كوابو ليرة كاتك أوتر حمية الجاهلية أشياء كابراي مسلمان رئيس عشرتك وحمية الجاهلية هي صفتي جاهلية كانت شيبو لو سردما أيانود شرار قبيلتي خير من خيار قبيلته پیاوە خراپەکانی قەبیلەکەی من باشترن لە پیاو چاکەکانی قەبیلەکەی ئەوە مضەڕ و ڕەبیع یا ئەوە غەطەفانەوە تەمیم. ئێستا ئەم دیمەنە هەرماوە. ئێستا کابرایەک ئەڵێ ئال سعودەکەی خۆم باشترە لە پێغەمبەری یەکێکی تر لە پیاوچاکێکی قەتەری. ئێستا کابرای بەرزانی ئەڵێ نەخوێنەوارێکی ئال بەرزانی من باشترە لە پیاوچاکێکی خاوەن شەو نوێژی سۆرانی یا هینی ڕێکانی یا هی زێباری یا سوورچی. ئەم قەبیلەکەی خۆی کە پێم پەسەندە ئەمە بریتیە لەو تەعەسسوبە جاهیلەی کە هەیە. کابرا کوردە لەم کوردایەتیە فشەیە گەورە بووە لەبەرەوە پێی وایە مسلمانە و نوێژی ژەکە دژی تورکە دژی عەرەبە دژی فارسە لەبەرەوە وڵاتیان داگیر کردوین. باشە وڵاتیان داگیر کردوین ناهەقیە بەڵام معنای وان نییە کافرێکی کوردی باشتر بێ لە مسلمانێکی تورک و عەرەب و فارس. ئەمە حەمیەتە الجاهیلی. ئەم حەمیەتە الجاهیلی ئێستا ورتریشی بکەمەوە لە قەبیلە بۆ قەومەکە بۆ حیزبەکەی. کابرایەکی ئیسلامی سیاسی یا مەدخەلیەک پێی وایە ئەو تەعەسسوبەی کە هەیەتی دژی سۆفیەک دژی ئیخوانیەک دژی جیهادیەک ئەمە هەر بریتە لە حەمیەتە الجاهیلیەتەک. چونکە ئەمەش حەقی پێ قبوڵ نییە. ئەڵێ یەکێکی شڕواڵ کورتی ڕیش درێژ پێم چاکترە لە حافظ قورئانێکی یا خاوەن عیبادەتێکی وەکو مامۆستا بورهانی ئەمین یا حافظ قورئانێکی وەکو کاک سالم الحاجی لای یەکگرتو. پێم مهمترە لە کابرایەکی ساحب زوهد و تەقوا لای سۆفی. پێم چاکترە هەزار قات لای ئەوەی کە خۆی پێڵێ خەوارج. ئەمە حەمیەت الجاهیلی. ئەم حەمیەت الجاهیلە لە لای کۆمەڵ هەیە لە لای یەکگرتو هەیە لە لای سۆفی هەیە لە لای ئەوانەی تر هەن کە واد لێ دێ خەتەکەی خۆت و قەومەکەی خۆت خەڵکەکەی خۆتت پێ باشترە بێ لە ناو حیزبەکەشا خەتی خۆتت پێ باشترە بێ لە خەتەکانی تر. ئەمە تەعەسسوبی جاهیلیەکەیە. ئەمە بریتیە لە حەمیەت الجاهیلی. حەمیە خۆی لە ئەسڵە لە حیماوە هاتووە لە حەما گەرمبوون بە ڕۆژ گەرمبوون بە ئاگر. بۆیە ئێستا ئەوەی ڕاضەژە کاڵێن ئیحما بکە تۆزێک یعنی خۆت گەرمکردن و نیشاط و جم و جوولەکت هەیە. ئەنجا بە حرارەتی ئاگر بوو بیا جسمی ئینسان خۆی وای لە هاتبێ ئەنجا کە تووڕە ئەبێ و لەشی گەرمە بێ و تەعەسسوبێکی بۆ دروستە بێ. ئەوەیە کە پێی وتراوە حەمیەتە الجاهیلیە. سەبەبەکەشی چییە؟ جاهلە دەمارگیریە خۆ بە چاکتر زانینە لوودبەرزیە. ئەم سیفەتانەیە کە وای لێ کردووە ئەو خەڵکە وابن. بۆیە هەر لەو سڵحی حودەیبیە عربەکان قبوڵیان نەکرد کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نووسی بسم الله الرحمن الرحیم لە ئیتیفاقیکە وتیان نابێ ئەمەمان قبوڵ نییە بسم اللهکە بسڕەرەوە وابێ بژنووسی بسمک اللهم. چونکە عربەکان باوەڕیان بەوە هەبوو قوڕیش باوەڕی هەبوو کە خوای گەورە لە ئاسمانە و هەیە ناویشیانە هێنا لەبەرەوە باوەڕیان مابوو کە هەر بسمک اللهم بنووسرێوتەوە. ئەوەش لەسەر حەمیەت الجاهیلیەتەکەی خۆیان بوو کە ئەمە حەمیەیە تەعەسسوبە و حەفیظەة الجاهیلیە یعنی وەکو کابرایەکی کورد غیرەتەی گرێ لەسەر قەومەکەی خۆی. ئەم غیرەتە جاهیلیە. طبعا غیرەت بە چەندین معنا هەیە. غیرەت ئەوەیە کە ئینسان بە غیرەت بێ لەسەر ناموس و شەرەفی. لە کوردی ئەڵێن بە غیرەت یعنی ئازا و جوامێرە و بە جەرگە توانێت پەلاماری دوژمنەکەی بدات و یا پەلاماری شێرێک بە ناترسێ شەوە ڕواتە دەرێ بە غیرەت. بەڵام لێرە مەبەست لە حەفیظەة الجاهیلیە یعنی غیرەتی جاهیلی کە بۆ قەومەکەی خۆی هەیەتی.